باشە بەڕێزان خۆشەویستان، بەخێر بن بەڕێزان، بەخێر بن. ئێستا دەستەکەین بە لایڤەکەمان وردە وردە کۆمەڵی قسە و باسەکەین بە بۆنەی یاریەکان و لایڤەکە مەخصوصە سەعات حەوت بزانین دوایی ئەبوو بەڕێزانشی کە ئێستا لە دەرەوەن یان ئاگیان لێ نییە توانن سەر لە نوێژوێ لێ بگرنەوە، هیچ کێشەیەکمان نییە. هەمووتان بەخێر بێن سەرچاوی من خۆشەویستانەوە. بۆنی سەری ساڵەوە گوڵ و گوڵ زاروشتم داناوتم باتە دەجەوە کە بگۆڕین کاکە چی بکەین، ینی تۆزێک سوزان و بریق و باق و شتانە بێت هەراوە ناکیدا شتێکی تر نییە. بەخێر بێن سەرچاو. یەک دوو دەقیقە وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەو کاتە لەسەر دوو تەوەرە کۆمەڵی قسە و باستان بۆ کەم و دوای ئەوە بەجێتان ئەهێڵم. ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە و هەمووتان بەخێر بێن. سەرچاوی ئارام ئەحمەد هات. بەخێر بێن. بەخێر بێن سەرچاو. ئەوەندێک کەسێکی وە ماڵی نانی خواردووە 3 ساعتە دەنیشەڵە یاخوا بەخێر بیت. سەر ئەو چاوم هاتی بەخێر بێ یاخوا بەخێر بیت. سەرچاو بەخێر بێ نای بڕێتەوە وا لێکە بڵێ با بێەوە ڕۆم و وازم لێ بێنە مەردی خوا بە ئەی چۆن کوڕە کاکە خۆ بکە برایشی هینی برایشی هینم دیارە عەشە یادشتم بەڵامی جاجایش مۆدیێر نەبوومە لە خۆمە لە خۆشتە گوتە گۆڕین چێشەش گڵۆبدانی ماڵتانەوە بێ. بەخوا بەڕێزان با یەکشتی پێتان بڵێم ئەو یاری هۆڵەندا بینی خواوەکیل ئەو هۆڵەندایە هیچ ئیسفادەی نییە لەم یاریە. ئەوە با باش لە ئێستا پێتان بڵێم ئەگەر هۆڵەندیەکان بە تەمان ئەمانە بۆیان بەرنەوە و کاسەکە وەرگرن ئەشۆبیلا ئەو کاسە ئارام ئەحمەد وەرێگرێ هۆڵەندا وەری ناگرێت. نا وەڵڵا برا ئابەوە بۆ حاڵەوە بەشەڵە شەق و بەنازام چی بردیانەوە یاریەکە ئەوە چی نەبراک. بەخێر بێن بەڕێزان لەسەر کۆمەڵی قسە و باسی خۆمەکەم من لە قوتابیان و دەستپێکەکەم خوێندکاران کە زیاتر لە 100 خوێندکار لە لای چەتەکانی دەباشان زیندانن و ئیهانە کراون، ئازاد دراون، لێیان دراوە. تەنها و تەنها کە ئەنجومەنی خوێندکارانیش بۆ خۆی کۆمەڵێک داواکاری هەیە کە ئەو داواکاریانە پێم وایە داواکاری دەقیق و داواکاری ئینسانی و خوێندکاری واقعیە. یەکەمیان ئەڵێن بنەبڕکردنی دەستی حیزب لە نێو زانکۆ پەیمانگاکاندا. ئایا تو ویژدانتان عەزیزان ئالەم داوایە سادەتر و باشتر بە خزمەتی کۆمەلگا بە حتا بە خزمەتی حیزبەکانیش باشتر هەیە؟ ئەمە یەکەم. ڕیفۆرم بکرێت لە پرۆسەی خوێندن و گۆڕینی مەنهەج و چی و ئەلەم بابەتانە. لابردن و کەمکردنەوەی کرێی پاراڵێڵ و ئەمە بە یاساییکردن و زیادکردنی دەرماڵە، دەستپێکردنەوە بە دامەزاندن و ڕەخساندنی هەریکار بۆ دەرچوانی ساڵانی پێشوانێک پێشووتر دەرچوون. تو شەرەفتان عەزیزان و خۆشەویستان چی هەیە لەو داواکاریە زۆر سادە و جوان و ئینسانیانەی ئەم قوتابیانە کەواتە تاقمەکەی دەباشان چەتەکانی دەباشان بۆچی ئەویان لێکن؟ هەتیوەکەیە لە ئاسایش ناوەکەیم بۆ بنووسن بەڕێزان. خەڵکی هەڵەبجەیە ئەویش کەسێکی زۆر چەقۆکێش و شەلاتیە ئەو بەو جۆرە ئازاری هەموو ئەو قوتابیانەی داوە. بەداخەوە کە ئێستا ناوەکەم لەبینێ زۆر جاری لە لایڤەکانی کەیە ناویم هێناوە. ئەوە 32 ساڵە دەسەڵات وایە دەسەڵاتی خۆماڵی دەسەڵاتی کوردیە. ئەم دەسەڵاتی کوردیە چی کردووە بۆ هەموو چین و توێشەکان لە کۆمەلگای کوردیە لە باشوور؟ چی کردووە زەحمەت لێبێ؟ چویشن وتویانە وەڵا ئەمانە بە فیتی لاهور و چی ئەوانە مزاهرەکەن. کاکە کابرا دوای مافەکانی خۆیەکە ئێوە بۆچی سیاسەتان ئاوا قیزەون کردووە؟ لاهور لەگەڵ ئێوە دەسەڵاتە بوو قوتابیان مزاهرەیانە کرد پار پێرار هەموو ساڵێ زیاتر لە 15-20 ساڵە قوتابیان مامۆستایان چین و سەرخێڵ ئەو سەرخێڵە عەزیزان پیاوێکی زۆر نامردە بەڕاستی. ئەوەی کە دەرهەق بۆ قوتابیانە ئەکرێ هەمووی ئەو سەرخێڵەیە.
زیاتر لە 100 قوتابی گرتووە سوکاتیان پێکە ئازاریان ئەدا لیان ئەدا سەرخێڵ ئێزا ملازم محسینەکەی سەردەمی حیزبی بەعسە بەڕاستی ئەگەر ملازم محسین تۆزێکیش ئابڕووی هەبوو بێ ئەم سەرخێڵە بەڕاستی ئەو تۆزە ئابڕۆیشی نییە یعنی ئەتوانم بڵێم کە ڕەنگە وەچەی ملازم محسین بێت بەڕاستی لەگەڵ ڕێزما بۆ ئێوە ڕەنگە نەوەی ئەو بێ لە حقیقەتە مادەم ئەوەندە لە ملازم محسینەچێ ڕەنگە نەوەی ئەو بێ ئینە ئینسان چۆن توانێت ئەو دەرەجێ بەڕاستی ئاوا بڕۆ ئیهان بۆ هەموو قوتابی بکە بۆ هەموو خوێندکارە بکە تەنها لەبەرەوەی کە دایم مافەکانی خۆیانەکە زیاتر لە 100 دانیان گرتووە لە 1-2 ڕۆژە خەریکی ئازاردان و لێدان و سوکایەتیکردن بۆ قوتابیانە. خۆشەویستانی من یەکێتی و پارتی وەکو دوو باندی مافیایی لە 32 ساڵی ڕابردووە کە هاتنۆتە ناو باشووری کوردستانەوە جگە لە دزی لە تاڵانی لە تەعدا لە بێئابڕووی هیچ شتێکیان نەکردووە. بەداخی شەوم کە کاتێک ئەم مزەهەرانەیەت قوتابیان مامۆساکانیان دیفاعیان لێ ناکەن دایک و باوکیان نایەن لەگەڵیانە براو کەس و کار و دراوسێ نایە لەگەڵیانە ئاخر عەزیزان خۆشەویستان خۆی هاوپشتی یەکترین پێویستە ئەمە بکرێ تۆ لە کاتێکا لە سێمانیە 100 قوتابی ژیراوە باش نییە خراوەتە زیندانەوە بێحرمەتیان پێکرێ بۆچی خەڵکی ئەو شارە قسە ناکات بۆچی کەسوکاری ئەم 100 قوتابی خۆیان نانەسەر شەقام بۆچی ئەم هەموو مامۆسای زانکۆ و مەحەدەکان و سەرەتایی و فڵانە فیسارەکان نانەسەر شەقام کە دیفاع لە قوتابیەکانیان لە قوتابیەکانی خۆیان کەن مامۆسایانی زانکۆ بۆچی نەیەن یان زۆربیان بوون بە پیاوی حیزب پیاوی یەکێتی و پارتی و موچەی خۆیان وەرەگرن و تەواو خۆی کارە ساتەکەی ئەگەر بەڕاستی کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی ئینسانی بوایە دەبوو ئێستا کە 100 قوتابی زیاتر لەلایەن چەتەکانی دەباشانەوە زیندانە ئەبێ ئێستا هەیبەتە سەر شەقام بیاون تا هەیبەتی کات دەمانە ئازاد کرێن لەسەر چی ئێوە ئەیانگرن لەسەرەوەی کە داوای نانەکە کە داواکە کە حیزب واز لە زانکۆکان بێنێ وازە مەحەدەکان بێنێ لەسەر ئەمانە ئێوە زیندانیانەکەن جەماعەتی یەکێتی یا جەماعەتی پارتی لەو دەروبادنیانەکە مەزارەکە تەمان ئەیانگرن و ئەیانخەن زیندانەوە لەسەر ئەمە بۆچی خەڵک ناچێت دابنیشێ بێتە سەر شەقامەکان دیفاعکە لەو قوتابیانە لە مامۆستایانەوە لە هەموو چون توێژەکانەوە بەداخەوە من چەند جار باسی ئەوم کردووە گوێ دانیشە ولا دايق نبو على محمود بياي بيت حل دايق نبو شكي خوتان بشكول نو بياي قزم نو لاتو لوت نو نوكري امو نوكو زعما كتيكو خوتان واحد لا ايش بدل خوتان وكاكا شي هي على محمود بياي تبي او على محمود بياي بكاكا على محمود بس بياي خويتي بس شي كينو كاكا بياي السوق من بيت على هر كسي اقسم على محمود بياي بياي السوق بياي خلق بوي اقساك بارحه بلش انه بابتانو بيويسكا هموش انتجكان دفاع كلام خلق بلان بداخل او خلقا او كارناكت او بخوي جيجي داخل راستي براسي جيجي داخل لم لاوا بافل حشكل ليا اشي ان خاطر زندانوا لولا قتابياني لولا قبادي جيت علي اما ازاد انا كينو اما اماكن واواكن اواكن خود بمدس ايجري بودس اوا اي كاب بياوتي بخوي یەکەم جاریش خودی پاڤڵ بوو بەیاننامەیەکی دەرکرد وتی من پشتیوانی لە هەموو قوتابیانەکەم و لە خوێندکاران و عەفوک بەزمانەکەی خۆیان لە خوێندکارانەکەم و من پشتیوانیانەکەم لە هەموو مافەکانیانەوە پێویست هەموو مافەکانیان بەدی بهێن و ئەم قسانە ئەی کوا بەیاننامەکەوت پاڤڵە ساختە چی کوا زەحمە نەبێ چی لێ بەیاننامەکە ساڵی پاریش کە قوتابیان هاتن مەجموعەیەکی برد 2-3 ساعت شەفشی بۆ کردن دوای هیچی بۆ نەکردن بۆ قوتابیانە ئەمانە ئەبێ بڕۆن بەڕێزان خەڵکی کوردستان ئەگەر بیانێ دەستی ئەمانە ڕزگاریان بێ ئەبێ بەڕاستی ئەمانە شەقکاری کرێن ئەبێ دوور بخرێنەوە دەسەڵات هیوادارم ڕۆژێدا بێ واللهی عەزیزان من وام لێ هاتووە تەمەناکەم ئەم حکومەتی عێراقی بێتەوە هەتاوەکو زاخۆ بڕوا هەتاکو دەهینج بڕوا هەتاوەکو پێنجوێن و مەنتیقی تێڵۆ بێرە هەرەمان خوا گوناحی ئەمانە حکومڕانی کەن 30 ساڵە بەدەستە ڕێژیمان خواردووە باوکم بەشەر هەم بەعز لێوە شەریکتر بێژێکی پارتی والله بەعز لێوە شەریکتر بە قورئان جا ئێستا ئەسمە سەر کۆمەڵە قسە باسی تر و پێویستە خەڵک پشتیوانی بکات لەو قوتابیانە بۆی کە بە زووترین کات ئازاد کرێن و پێویستی شەمافەکان دابین بکرێن و قوتابیان واز نایەن ئەمڕۆ بەیانی دوو بەیانی ساڵێکی تر واسان لێ نایەن جەماعەتی چەتەکانی قوباد و پاڤڵ و ئەلەم بابەتانە لە پێشە بەشێ دەست پێ یەکەم لەو مقابلەی کە پاڤڵ تاڵەبانی کردی خۆشەویستان شتێکم هاتەوە خەیاڵ لەم یەک دوو ڕۆژەیە معقولە تۆ خۆ بە زۆر سەپاپی وەکو سەرۆکی حیزبێک تەلەڤیزیۆنی گەلی کوردستان هەبێت کە بەداخەوە کە بەناوی گەلی کوردستانەوە کراوە کورساتت هەبێ پشی بۆ ڕوودا و قسە بکەی
ها باز بي بس هادشي مؤسسات حزبك خوتا هيا بغي لقى رودا تكليف كي دز ماش كي بغي رودا مقابلك راسي بو بافوش المزايا تو تي في تي كاكا بولا تي في كي خوتو هناك كرسات وقال لي كل سنه لبريك تي في كان رسوان كجاي ناقري بو يشي بو رودا قينا والله حساب نمونه كسيشي وكو لاهوري شرجنجي بروا على الرودا ولا دازانم هموي قصواس كا حقي خويتي تلفزيوني نيو هيجي نيه بس بافل تو تلفزيون هي خود تي في تي كاكا بوشي برودا وخساكي زعما النبي لبريو تي في كان يخود رسوان قال لي كردستان وكرسات دو تلفزيوني هيجو بوتشا بمعنى بوتشا كسيريناكا بوي تكلفك برودا ورودا مقابله كانوا برايكي تو مثلا كاوي بلان بو كسانه كده سوتو اسايه مقابله كالا رودا ولان بوتو براسي شرمزاجي باشان اشينا سركم ولا يقصوبان لسر مسلي عميد وسروج بلي يسا ملا بختيار وفريد بن عبد القادر كومال يقصيان كل لسر مسلي شهاب وانا جاري خوش لسان يكشتي با بيدان بلم شهاب انور جعفر امسيانا نهار براسي ويا يسلاه طالباني بن منبروا على قلب الرودا وقسب كذا سي خوش بك كارك زود باشا كان قسكاني خويا شو تلفزيونيه هيجي نيه تلفزيون مجبور اخسر كذا ان ار تي بي لكن ان بالهاش انا كبيك ايغا بلان تو تلفزيون خوت تهبس تلاقي بوشي برضو قساكي كاتو تي في كور الصوايا ابويا واكي براسي بحر شهاب انور جعفر او سيشيديكم والله اعلم بابتانا بلام اسا هستكي كتنها باتي شابكري بوشي باتي شابكري وباسي انور جعفر ناكري اگسيري كسوكاركانيشيان كي كسوكاركي شهاب لكشكي سوزاني خال شهاب خويوا حتى همو كسوكاركي هوزي نرمين وهوزي نازانم داروش انا همو دسو جدبن ببوني شهابا همو يبون بخاني زوتين باروجياني شاهانا بلام كسوكاركي انور جعفر امدو انسانا هركز باسي الناكا كوكو شهاب جوابون اوان لسيدار دراون كسوكاركي شان انساني شريف بون دسو جدن بون ببوني شيء انور الشيء جعفر نشون خليكي دزي وطالاني واندام برلماني ووزيري وقزيري وعالم بابتانا بين بلان كسوكاركي شهاب اكثريتيان بزورينا لا دوي رابرينو بناي شهاب خليشي دزي وطالاني وباراخوري وبارابياكدنن باشا توسيريكا چند اميش وقيزونا شهيد كان فرقي چيه اي كوا شهيد انور وشهيد جعفر مو باسي انا ناكر مو باسي شهابكن لبرشي كاكا دسك يروناكي هين خوش بيت بابتك نسيو على ملا بختار وفيدنا كان كاتي خوي كشهاب هين بوا دجاتيان كدو بيرزان بيكدو يسد دايشن يادي كانون بويا اما هاوري داري شيخ نوري هاوري خوي دس داري شيخ نوري خوي دس نلمين عثماني دايشي هاوري دس سوزاني خال شهاب اما خوي دس ككشيتي باشا اما لا فيكسي ملا بختار ك اويش اما او كتا زواج السياسي بيكدو ملا بختار لقل بافلا ناس انا يسبب يكون يا جامتو اما او باشا سلبنا ما خليك دسي وجديه كاكا باجنيه براميا باسي امكن من رئيس ما يبغوا انا كشهيد كراون دراستيا رئيس تاصل لجين انا ما برحل اما بجي خوي برام منطقي ثانيه تو باسي كسب كيتو باسي دوسي كي تنكي كان لقى خويا بيكو شي كسر يقضيه باجنيه خو سيكوش كبون شهاب جعفر وانور وقوتهم كسوكاركانيشيان وكو كسوكاركي شهي شاب دسيو جديان نكدوا براسي نيان كدوا اگر كسوكاركي شهي شهاب بيان تو انا بنمونه وكو كسوكاركي شهيد ارام يا كسوكاري ازال هورامي بشرافه من دانا بجيانا اوكي خسيتي تلمانكت بلام امانه سلبريان دزو جدبون وخائن بون لصالي نويه كولا راسي بويا من قمانكم للشيء شعبيش كاتك من كشكي ابينم او رفتاريه كل قال لي شتيها او ايدزي سوزان قمان لها مشتيه كم دواك يعني اللي مقن اقبلهم اقل شيء شهاب مايا رنگ يسمى لا بختيار بولا يا فرد عبد القادر شو زانم بداخل براسي بلام برحال تازه روح يشلبك ولي جهنم باسي اويش يمكن كافر عبد القادر باس لكتابك على انه شو صار شيء لا بيك كان يكشتي اوكي بلام لم دانشني كلاو ليالي شابو اوانيا جوريك تخساكا فرد عبد القادر من كيشي من اولنيه فردن شي عليه بلام كيشك اويه با كام كوملو كام يكشتي وكام شانازي من لما تيناقم براسي بوشي ابي انسان شرك على سروي كي بجدار ولا بيكناني يكشتي وكوملو كي بجدار نبوه كي شانازي او من اجر خوم هاو تمني اوانه بو مايا
بەشدار بوومە لە پێکەنانی کۆمەڵە یەکێتیە ئێستا حاشام لێ کرد باسی عیبە ئینسان پێشێ بێت لەو کەسانەی کە یەکێتی و کۆمەڵیان دروست کردەوە باسی عیبە من سەرەتا ڕێزم بۆ هەموو ئەو کەسانە هەیە کە لەناو کۆمەڵە و یەکێتی ئەوانە بە شیعاری قسەی لووس و قسەی پوچ هەر خەڵەتاون و شەید کراون هیچ حساب لەسەر شەیدەکان نییە چون جێگەی خۆیان و ئەوە بەجێ خۆیان و گۆڵە ڕۆحیانشان بێت بەڵام من بچووکترین گومانم لەوە نییە کە سوکاری هەموو شەهیدەکانی باشووری کوردستان خۆیان باش ئەزانن کە خوێنی هەموو شەهیدەکانیان بە فیرۆ ڕۆیشتووە بە خۆڕایی ڕۆشتووە ئێستا پاڤڵ و قوباد و شاناز و ژنەکەی پاڤڵ ئەیخوا لەگەڵ سەدان گەنەخۆری وەکو شێخ جەعفەر و ئەوانی تر ئەوانە بەخۆی ئەیخۆن ئێستا ڕەفعەت عەبدوڵای ساختەچی و ئاسۆ ئەڵمانی فاسد و سەدانان و هەزاران دز و جەردەی تر بەرهەمی ئەو خوێنە ئاخۆن بۆ خۆیان سەرکەوتی شفتەیە کوبەیە چییە ئەوە لە گەکشەکە ئەیخۆن بۆ خۆیان بەڵام بە ویجدانتان ئەڵێم کۆمەڵە و یەکێتی کام دیاریان بۆ کورد هێنا کام ئازادی کام مافی خەڵک جگەل لە کۆمەڵێ دز و درۆزن و ساختەچی چیان بەخشیوە بە نیشتیمانی ئێمە چیان بەخشیوە بە کۆمەلگای ئێمە هەموو حیزبێک کە دروستە بێ بۆ ئەی گەلێ ڕزگارکە یا چینی ڕزگارکە کاتەوێ بەدەسەڵاتدار ئەبێ ڕنگدانەوەی باشی و چاچی و خزمەتی ئەم حیزبە بەو گەلە بەو نیشتیمانە ئەبێ ڕنگ بداتەوە ناو ژیانی کۆمەڵاتی خەڵکە بەڵام پێم بڵێن 32 ساڵە یەکێتی و کۆمەڵە و هەموو پیاوەکانی لە باشووری کوردستان دەسەڵاتدارن جگە لە دزی و جەردەی ڕاوڕوو چیان کردو بۆ خەڵکی کوردستان زەحمەت نەبێت چیان کردو ئێوە پێم بڵێن خۆشەویستان جا مەجموعەیەکە بینم ئەوانەی کە گوایانەوە شەوان سەفایان خۆشەوێ لە وەڵامی فەرێدوونا چیان پێیە هەتە خوێن و قسەی قۆڕ و قسەی پوچ و قسەی لاوەچی ناتوان دوو قسەی مەنتەقی بکەن ئەمانە گوایە دیفاع نێوشان سەفاکەن وەڵا فەرێدوون چووە بۆ لای کاگنۆشیوان و کاگنۆشیوان پێوتووە ئەوە چییە فەرێدوڵێن باڕدانەوە مەلەها و لەشفرۆشی و نازام چێرەوەتە قسەی قۆڕە کاکە جارێ ئەگەر نەوشان سەفا ئەو قسانەی بە فەرێدون عەبدولقادر وتبێ ئەوە زۆر شەرمە بۆ نەوشان سەفا بەڕاستی زۆر عەیبە لە حەقیقەتە باشە چونکە ئەو نوع قسەی نەوشان سەفا نییە قسەی ئینسانی لومپن و بەرگەراجیە لە ڕاستیە تۆ کەسێک بە میوانی بێ پێی بڵێ ها فەرێدون خەریکی مەلەها و ئافرەت و سۆزەری ئەڵێن بەوەتانەی باوکم بە ئەڵڵا ئەو نەوشان سەفای قسەی وای نەکردووە ئێوە درۆکە باشە کۆمەڵە لاتولوت هەر لە خۆتانە بەنای نەوشان سەفا درۆکەن وەڵڵی ئەو نەوشان سەفایە کە فەرێدون عەبدولقادر چووە بۆ لای ئەو قسانەی نەکردو درۆکن ئێوە هەر لە خۆتانەوە قساکەن لە جیرفانی خۆتان دەریهێن بزانێت چییە بۆ یەکەم درۆزن لە گردەکەیە کە ئەو قسەی کردووە ئەینە نەوشان سەفا قسەی خۆنشکۆکە خۆشیری نەوشان سەفا کاکە شێتە نەوشان سەفا کەسێ بە میوانی بڕوا بچێ وای پێ بڵێ شتیوان درۆکن درۆ مەکەن بەڕاستی پاشان ئێوە بۆچی شەڕ لەسەر ئەماکەن لەسەر ئەوەی کە فەرێدوون توێتی کاگنۆشیوان یەکێک نییە لە لەوانەی شێتیان پێکهێناوە خۆ ئەگەر وابێ بە قەدەری نەوشان سەفایە کاکە من تەمەناکەم نەوشان سەفا بەشدار نەبوو بێ لە پێکهێنانی ئەم خەڵتەیە کە ناوی یەکێتیە بەڕاستی تەمەنا مەکرد بەڵام بەداخەوە کە بەشدار بۆ یەکێتی لە پێکهێنانەکە نەوشان سەفا بەشدار بووتایە شەڵڵا بەشدار نەبووایەتیە چۆی شانازیە ئینسان بەشداری کە لە پێکهێنانی یەکێتیە کاکە ئەم یەکێتیە هەر بۆ مەلا بەختیار و بۆ محموود سەنگاوی و بۆ عەدنانی دادەمینای کورتاندز و بۆ سەعەد لیکە و بۆ نازانم فڵانە فیسەرەک بەهات بۆ خۆیان بیخۆن یەکێتی چییە کاکە بەڕاستی یەکێتی چییە تا خەڵک دابنیش شەڵ لەسەر ئەوە بکە ئای کاکە وەڵام من لە پێکهێنانەکە بەشدار بووم و وەڵام من بەشدار نەبووم و ئەوە عەیبە کاکەشە جەماعەتی گۆڕان و ئەوانەشی کەسبەتە لە گۆڕانی هێناوە باسی نەوشان سەفاکەن ئەو قسە قۆڕانەکەن سەد شەڵڵا نەوشان سەفا بەشداری نەکردایە لە پێکهێنانی یەکێتیە ئێستا بۆ نەوشان سەفا جێگەی شانازی بوو ئەسڵەن شەرمەزاریە ئینسان یەکێتی بێ شەرمەزاریە دەستی هەبوو بێ لە پێکهێنانی یەکێتی و پێکهێنانی کۆمەڵەیشە کۆمەڵە کێیە زەحمەت دەبێت عەزیزان ئادەی لە ناو سەرانی کۆمەڵەیە یەک پیاوی شەریفم پێ بڵێن کە مابێ پۆستی هەبوو بێ دزی نەکرد بێ یەک پیاوی شەریف یەکە هەمووی بکەن کۆمەڵەکە باشە محموود سەنگاوی کۆمەڵە بووە عەدنانی دادەمینا کۆمەڵە بووە کۆسە ڕەسوولی دز کۆمەڵە بووە مناڵەکانی هەر دز ئەوانیش هەر کوڕی باوکی خۆیان نازانم مەلا بەختیار ئەمە هەرە شازەکەیانە کاکەجیان باشە ئاسۆ ئەڵمانیەکانتان ئەڵێن نازانم کێکێتە هەموو ئەمانە کۆمەڵە بوون کاکە ئێستا لەبەری ڕابەرایەتی کۆمەڵە هەمووی دز و جەردە و فاسد و بێڕەوەش بوون کاکە فەرێدون عەبدولقادر کۆمەڵە بووە کاکە فەرێدون عەبدولقادر خۆی کۆمەڵە بۆ خۆی بە ڕەفیقی شا بەزانێ کاکەجیان
ئەیشی بینە داینەوە یەکەوە جگە لە ئافرەت و لە سۆزانی لە شفرۆشی و لە کڕینی و لە نازانم دزی و پارەکۆکردنەوە فێدا عەبدولقادر چی کردووە کاکەجیان مەلا بەختیار چی کردووە زەحمەت نەبێ کاکە خۆش کۆمەڵە بۆ برای من خۆی بە ڕەفیقی ئارام زانیوە بە قوربانتان بم ئیتر ئێوە پێم بڵێن ئەم کۆمەڵەیە کوێی شانازیە تەنها یەک پیاوی شەریفم پێ بڵێن لە ناو کۆمەڵەیە لە دوای نەوەدوویەکەوە پۆستێکی هەبوو بێ دز و بێڕەوشت و بێ ئەخلاق نەبوو بێ یەک دانم پێ بڵێن زەحمەت نەبێت بزانم هەیە هەرە شەریفەکەی یەکێتی نەوشوام سەفا بوو کاتێکە مرد بەلێ بمرێ $1 ملیۆن ئەم میلەتەی بە ناوی گۆڕانەوە دزی یای بە کوڕەکانی یعنی هەموو شەریفەکەی کە ئێمە ماوەیە شەنەزمان پێوەکرد نەوشوام سەفا بوو ئەویش دز دەچوو لە دواییە ئەویش گردێکی 124 دۆنمزەیی یا بە هەردوو هەتیوە مەغۆلەکەی ڤێلا یا بەخشەکەی لە لەندەن معمەلی کارگەی ئاسری یانێ هەموو ئەمانەی یانێ کاکە باشە ئەوەی پۆستێ بوو بێ خۆشەویستان من خەڵکە ناسوم کۆمەڵە بۆ یەکێتی ئینسانی شەریفە کاکە من باسی ئەوەکەم کە پۆستی هەبووە پۆست لە ئاسی بەرزە باش نییە لە سەرکردایەتێکێتیا خاوەنی پۆست بێ لەم حکومەتی کەسی 2 ساڵە هەیە بەخۆیان پێناوە حکومەت باسی ئەماکەم ئەگەنا من ئەوە ئەزان ناو کۆمەڵایە پێشمەگە شەریفە بووە خەڵکی شەریف هەیە ئێسێ شەرماوە هەر کۆمەڵە هەر شەریف بووە یەکێتیشە هەر شەریفە پارتیشە هەر شەریفە ئەمانە هەر هەیە کاکە باسی ئەمە ناکەم من باسی ئەوانە ئەەکەم کە دەسڵاتیان بەدەستەوە بووە تەواو هەموویان دز و جەر دەبوون کاکە وەکووتم هەرا شەریفەکان نەوشوام سەفا بوو لە دوایە چی برد گردێک 124 دۆنمزەی بەدیان بینەوە بینای چاودێری باید $20 ملیۆن معمەلی ئاسن باید $10 ملیۆن هەموو ئەمای دزی بۆ منداڵەکانی خۆی کۆیە شەریفتەنتیا ئێوە زەحمەت نەبێت مەلا بەختیار تۆ شانازی بە چی وەکەیت کۆمەڵەی ڕەشدەرانی کوردستان کۆمەڵەی دزەکانی کوردستان بۆیە عەزیزان خۆشەویستان خەڵکی کوردستان ئەبێ میسکا بە مێژووی یەکێتیە ئەبێ میسکا بە مێژووی کۆمەڵەیان لەگەڵ حرمەتمان بۆ شەهیدەکان ئەبێ میسکا بە مێژووی پارتی و مێژووی بنەماڵی بازانیان خەڵکی کوردستان ئەبێ فێر بێ ئەمانە باندی مافیا و چەتە بوون لە شاخ و لە شاری شە بەڕاستی دێگەن ئەبێ تێی هەڵێن باشە ئەبێ ئەوە بن عوسمانی حاجی محمود کە وەزیری ئین بووە تعدای لە خەڵک کردووە ئەویش بەشی خۆی بردووە عوسمانی حاجی محمود لەگەڵ ڕێزمە تێگەی دوای ئەوەی توازیێناوە من لە بیری مێت کاتی خۆشی باسم کرد کە وەزیری نازانم ناوخۆ بووە کە چۆن عەزەتی خەڵکی واسە مەساهەر لەسەر ئەلباتانە و کە عوسمانی خۆمە کە ڕێزیش یەکەم کە عوسمانی حاجی محمود لەبەرەوە بەخۆ تێتان نەبووە بەڕاستی باش بزانێت تێتان نەبووە لەنەوە یەکەوە هەر کەسێ پۆستێ بوو بێ بەشی خۆی بردووە تەواو کورد و کرمانجی کەس خۆی نەکا بە ئەشرەفی شەریف بەڕاستی باش ئاگام لێتانە تەواو ئاوە هەر کەسە بە پێی هینەکەی خۆی بۆ نمونە ئەندام پەرلەمانێ بووە کەمی بردووە بنمونە وەزیر بووە تۆزێکی تری بردووە نازانم بە بەڕێوەبەری نازانم مەڵبەند بووە هەنێکی تری بردووە هەر یەکە بە بەشی خۆی دزیوێتی بۆ یەکە هەر هەمویان ژیانی شەهانە ژیان بە دێژایی ئەم هەموو ساڵە کەواتە با جەماعەتەکەی نەوشیوام سەفا و ئەوەی کە دانیشتوون باج فێری عەبدولقادر شانازی بەوە نەکەن على اساس فێدرێتی کاک نەوشیوان بەشدار نەبووە لە پێکردنێکێتیە من ئەزانم فێدرنج پێشەوتێتی کە بەشدار بوو بە فعلین بەشداریش بووە ئەو لەخۆ قسەیە فێری عەبدولقادر هیچ بەڵام بەڕاستی جێی شانازی نییە بەشداربوون لە پێکێنانی یەکێتی یا کۆمەڵەیە بەداخەوە بەڕاستی ئەم قسانەی کە ئێشکەم خەتای مەلا بەختیارەکانە خەتای فڵان فیسارەکانە کە لە ساڵی 92 بە ناوی کۆمەڵە و یەکێتیەوە هاتن و زەحمەت کێش و نازانم ڕەشدەر و ڕەنجەران و ئەم بابەتانە لە دوایشە هەمووی دزی و شێرجەفەر شێرجەفەر کۆمەڵە بووە بە قوربانتان باشە شێرجەفەر کۆمەڵە بووە ئەگەر کۆمەڵەی ڕەنجەران قوتابخانەیەکی شەریف و قوتابخانەیەکی پاک بووە ئەی بۆ یەک شەریفی تێڵ نەکەوتووە ئەی بۆ یەک محتەرەمی تێڵ نەکەوتووە زەحمەت نەبێ ئاخر معقولە تۆ بڵێ وەڵا ڕێکخراوەی کۆمەڵەی ڕەنجەران باشترین ڕێکخراوە بوو بەرنامەکەی وا بوو وا شەریف وا ئەوە بووە بەڵام لە 32 ساڵە یەک پیاوی تیا هەڵ نەکەوت بێ دز نەبێت دەسەڵاتدار یەک کەسی تیا نەبوو بێ کاکە کۆسەد کۆمەڵە بووە بە قوربانتان کۆسەد شێخ جعفەر خولە سەنگاوی کاکە باشە ئەمانە کاکە کۆمەڵە بوون بە قوربانتان ئیتر کۆمەڵی چی یان یەکێتی ئەمە یەکێتی یەکەیسا هەیە کاکە جەلال تاڵەبانی خۆی دز بوو کاکە یان جەلال تاڵەبانی بەساقەتان بم جەلال تاڵەبانی هەڵەسێ گردێگا بە نەوشیوام سەفا 124 دۆنمزەی پاوتمانی دایکێتی 10 ملیۆنی ئەیاتی وەزەمانی داخل جەلال تاڵەبانی 10 ملیۆن لەکوێ بێ بوو بێ بە نەوشیوام سەفا لەکوێ جەلال تاڵەبانی تۆ دزدیت لەکوێ هێناوە زەحمەت نەبێ گردی سەرین بەکی بردووە قنیوەی قەڵاچۆرانی بردووە جەلال تاڵەبانی خۆی دز بووە کاکە جان کەس کتێرێکێتی بووە هەمووتان دز و جەردە بوون کاکە جان فێدر عەبدولقادر هەر بە هەمان شکل کەسێکە لەو بێڕەوشتە سیاسیانی کە لە باشووری کوردستانە هەیە بووە بە نۆکەری پارتی و بنەماڵەی بازانی مەلا بەختیاریش ئەوتە کە ئەیبینی ئەوە حاڵەکەی دیکە ئاگەمە لە مەلا بەختیارە باشە
25 30 ساڵە دائریشێ خۆشی ڕەخنە ئەگرێت ساڵی 98 بوو ئەیوت ئەگەر ئەم ساڵ کارەبان نەبێ ئەمە ئەوە نەبێ ئەبێ ئەم حکومەتە بڕۆخێت ئێسش دانیشتووە ئەڵێ وەڵام من ئەندامی ئەنجومەنی نازانم بەژەوەندیەکانی یەکێتی کام بەیەکێتی و کام بەژەوەندی کاکە والله عزیزان یەکێتی بوون عیبە بەخوا پارتی بوون عیبە بەخوا ئینسان عیبە پارتی بێ والله عیبە یەکێتی بێ بەخوا عیبە گۆڕان بێ یان سالار عزیز سالار کە بەکر عەلی شاعری کوشت ئەمە کۆمەڵەکە یەکاکە یان سالار تو شەرەف و وجدانتان خۆشەویستان ئەوەی کە خەڵکی سلێمانیە نازانێ سالار عەزیزێکە لە هەرە ئینسانە شەلاتیەکانی سلێمانی هیچ ساڵبوونکەران کە خەڵکی ساڵبوونکەرانیشە ئایا سالار عەزیز خۆی شەلاتی نییە پیاوکوژ نییە واللهی خۆشەویستان ئەو سالار عەزیزە کە مەحافیزی سلێمانی بوو لەو سابوونکەرانە شەقی هەڵاوە لە ژنەکە سکی هەبووە ئاوا لە بڕی ماکسێکی زەروتی و ماکسی زەردە بۆ لە بەرایە دیار تۆ پارتیت شەقی هەڵاوە لە ورگی ژن لە سابوونکەرانە ئەو سالار عەزیزە کەشی ئەشێ لە ڕوودا و قسە ئەکا بە بەڵێ مەسعود بازانی هەڵاڵێ سالار عەزیز کورە ئەمانە نامردن خۆشەویستان کورە ئەمانە خوێڕین ئەمانە کورە ئەمانە بەشەر نین مێژووی کۆمەڵە مێژووی یەکێتی مێژووی پارتی مێژووی هەموو ئەمانە بخەنە پێتان بیکەنە پێڵاو لە پێیکەن خۆشەویستان حرمەتم بۆ ئەو کەسانەیە کە شەید کراون باسی شەیدەکان ناکەم تازەوانە قوربانین و ڕۆشن و گوناحن حرمەتێکی زۆرم بۆ ئەوانەیە خۆ عافیان کە بەڵام ئەوانەی کەماون مێژووی ئەمانە مێژوویەکی سەخیفە کاکە تەواو دامەنیشن ئەو قسە قۆڕانە بۆ ئارام مەحمە بکەن وەڵا کاکە گیانەوە لە پێگەرانی کۆمەڵا هەبووەیەکی جا کچ و کۆمەڵێک من کوێشە نازیە کاکە یەکی دەبی کوێشە نازیە کاکە واللهی ئینسان کاکە مەلا بەختیار خۆی لە ساڵی 92 لە شەقڵاوە لە کۆڕەکەیە ئەڵێ چی ئەڵێ پێڵێن ئەڵێن ئایا ئەچتۆ ناوێکێتی ئەڵێ بڕۆمەوە ناوێکێتی لە فرۆشانی کوردستان ناچمە ناوێکی نیشتمانی کوردستان ئەوە قسەی مەلا بەختیار خۆیەتی بە شاهدی دەیان کەسە کۆڵەکە بەشدار بووە دەی لە دواییەوە ئەم مەلا بەختیارە چووە ناو یەکێتی لە فرۆشانی کوردستان کە یەکی نیشتمانی باوکم بە ئەڵڵا گوناحە یەکێتی نیشتیمانی مەقیاسکەی بە یەکێتی لە فرۆشانی کوردستان والله لە فرۆش لەوانە شەریفترە بە قورئان لە فرۆش لە پاڤڵ لە قوباد لە شاناز لە فلەنەزام لە هەتمە شەریفترە بە شەرف چکە لە فرۆش قوربانیە قوربانی نیزامێکە کە نیزامی سەرمایەداریە لەشی خۆی فرۆشە پارەی خۆی وەرەگە کاکە ئەمانە هەموو شتێکی ئەم کۆمەڵگەی ئێمەیان دزیوە تەواو ئەمە ڕاستیەکەی پێتان ناخۆش دەبێ خۆشەویستان قسەی حەق ئاوایە لەبەرەوە من داوا لەو کەسانشم کردگا یا عمر مرتا عمر فتاح کۆمەڵە بۆ دنیای دزیکاکیشە هەموویان بابە هەموویان عمر فتاح خۆی و هەموو براکانیش ئەوەی کە کۆمەڵە بووە کەیکێتی بووە هەر دز دەچوو کاکە ئیتر ئەمە چییە دانیشتون جەماعەتی گۆڕان و ئەوانەی کە ژوون و شوێنەسان خۆشەوێ ئێستاش هەر عاقڵ نابن وەڵا کاکە چۆن تۆ واڵی کاک نۆشوان بەشدار بووە لە پێکەنانی یەکێتیە شەڵا بەشدار نەبووە لە پێکەنانی یەکێتیەکان نوۆشیوە عیب بوو شەڵا ئەوەی نەکردەیە کاکە شەڵا جاش بووە کان نوۆشیوە بەڵام لە یەکێتی کۆمەڵا بەشدار نەبووێت باش نییە شەڵا ئێستا بۆ نمونە خۆشەویستان تۆ ئەم شێخ جەعفەر ئەم شەی شەهابە کە شەید کراوە تو شەرەفتان ئەگەر مەلا بەختیار شەید کرا ئەو کاتە باشتر نەبوو ئەگەر شێخ جەعفەر ئەو کاتە بکوژایە باشتر نەبوو ئەگەر محموود سەنگاوی بکوژایە باشتر نەبوو تو وجدان و شەرەف و کەرامەتە ئەگەر عەدنانی دادەمینە بکوژایە باشتر نەبوو خۆشەویستان بە وجدانتان ئەڵێم سالار عەزیز ئەگەر بکوژایە ئیعدام کرایە بە شەریفانتر نەبوو بۆ کۆمەڵگای ئێمە سەشەڵڵا وەکو چۆن شەهید شاب ئیعدامیان کرد ئاوا فەرید عەبدولقادر ئیعدام بکرایە مەلا بەختیار ئیعدام بکرایە خودە سەنگاوی ئیعدام بکرایە سوزانم کورە ناویشی ئەمانەتیان شەڵڵا هەر هەمێنی ئیعدام کرانەیە ئەمانە ئەم هەموو جڕ و جانەوەرە باوکەنە ڕۆ باش ئەم هەموو جڕ و جانەوەرە ئەگەر ئەمانە بکوژانایە زۆر زۆر باشن بوو کاکە گیان ئاخر فەرید عەبدولقادر تۆ بۆ ئیعدامی نەکردی حیزبی بەعس کاکە تۆ بۆچی مای بۆ دزی و بۆ تاڵانی مەلا بەختیار تۆ بۆچی مای کاکە ئەو 22 کۆپتەرە بۆ کۆپتەرێکیان سەڵێکی پێ ڕەپڵ کا زەحمە نەبێ شەڵڵا ئاساتە نەمایە کاکە یا محموود سەنگاوی فاسد تۆ بۆچی بمێنی زەحمە نەبێ عەدنانی دادەمینە تۆ بۆچی بمێنی کاکەجیان ما بۆ دزی بۆ تاڵانی بۆچی ئێوە بمانایە بڕاستی سالار عەزیز تۆ بۆچی بمێنی زەحمە نەبێ کاکە سەشەڵا ئێوە بکوژانە یارەموتە باشە بە قورئان ئێوە نەمانایە کورد قازانجی بوو ئیتۆی بۆچی کاکە کورد قازانجی بوو جا هەندێک قسە هەیە خەڵک نایەوێت بیکا لەبەر مجاملەی ئەو ئەنەم بابەتەوەڵا من مجاملەی کەس ناکەم
براسي ان شاء الله امان الشيء كيس هرمانو او شهيد مرا بختيار اجر بما هو الشريف ابو مسافه شاشك وان هو مسافه شاشك وان باش خويت زيو مسافه شاشك خمت النبي ها من خليكي في افرته خليكي باروخ مشروع خدنو انا بابا ثاني والله مسافه شاشك مسافه شاشك مشروع بلا هوندا بوچه قابي ب 1000 حوصه يلو بابا ميزان اي زان متشبو بدو توليره وبوست كنديتو قابي ب 1000 حوصه يلو هي ويسكي ها هي 50 سال كون 6 سال كون على بابا ثاني ويسكي شاشازي هم ينوان كاكشا بيتنا خوش دبيكا قسي راسك لبروا شهي شهابو انا تازر روشتن باشا من دنياش تانا كملوا خوش ويسان دنيا تانا كملوا زور بي اواني كشهيد كراون لقر ريس ما بويان لقر حرمت ما بويان اقل بمعنايا اسف عبد القاربون اسم ملا بختيار ابون اسم محمود سناوي ابون باشا بخوا اس اوانا ابون بابا بزان تو اما قسەکەیان بێسە ئەو مۆزوع ئەکردم لەبەرەوە ئێمە وەکو خەڵکی کوردستان ڕێزمان بۆ مێژووی پارتی و بنەماڵەی بازانی نییە ڕێزمان بۆ مێژووی کۆمەڵە وێچێتی نییە بەڕاستی چونکە 32 ساڵە ئێوە خۆتان تاقی کردوێتەوە جگە لە کۆمەڵێ دەست ئەسلان بایزی گەڕوگول ئەو هەر ئەسلان بایز کۆمەڵە بۆ گەڕوگول بۆ بەڕاستی کاکە ئەسلان بایزیش همویان کاکە والله شەریفیان تیانێ خۆشەویستان کەسی تازە بە تازە بەختیار و مەلا بەختیار و فەیدی عەبدولقار کۆ بنەوە والله لە یادی کاک شەهابا و پێکێنانی کۆمەڵ و پێکێنانی یەکێتی و کۆرە بڕۆ هەی نەفرەتتان لێبێت باشە نەفرەت لە خۆتان نەفرەت لە مێژووتان نەفرەت لە پێشمەرگایەتیتان نەفرەت لە پشتێنەکانتان نەفرەت لە جامانەکانتان نەفرەت لەو ئەخلاقی کەنیتانە کورە ئێوە هەمووتان خەرجی کردگەین بۆ شاخەوە ئێوە چیتان کردو بۆ کورد کاکە ئێوە لە شاخیشە بەس کورتان کوشتووە ئێوە بە قوربان ئێوە چیتان کە دژی حیزب بەعس و ئەلم بابەتانە بەخوا بەس کولی کورتان کوشتووە بەخوا ئەوشی گیراوە بەس بە سفەی گیراوە بە بزانین هەر بەڕێکەوت گیراوە ئەوەی دێتەوە ئەگەنا ئەوە نیە لە گیراوێت بە باش ئەو ڕاستی بزان یا سعدی ئەحمەد پیرە کچەکەی هینی کڕی بە $10 کچەکەی کابرای ئەوەی ئەمە لێیە جیک جیک عەناقە داخی کشەکەی کڕیوە بە $10 جا ئەوەیشی پێم ناخۆشە کشەکەی ئەین ئەناقە داخل شعر ئەنووسێ بۆ فەیدی بۆ عەفو بۆ سەعالیکە بۆ سعدی ئەحمەد پیرە شعری بۆ نووسێ لە فەیسبووکە ئای سعدی گیان زۆر خۆشەویستی تۆ ئازیزی منی من لە دووری تۆ خەریکە شێ دەبم من کچەکەی ئەناقە داخل و تۆ ئاوامی هیمی تۆ وڵای درۆکەیت باوکم بە شەرەفم کچەکەی ئەناقە داخل کە ئێستا تۆ ژنی سعدی پیری باوکم بە شەرەف و وجدانم من چەندە عاشقی سعدی پیری تۆ ئەو عاشقی سعدی پیری قەسەم بەخوا من چەندە خۆشمت و نەخۆشیوە درۆکیت تۆ بۆچی کاکە درۆکی بەخوا وەڵای بەشەر نییە وەڵا دایک و باوکی سعدی پیران خۆش نایە تۆ چۆن خۆش وەخا درۆکی دادیجە وەڵا درۆکی بە قورئان درۆکیت تۆ کورد و کرمانجی خۆشی نایە درۆکیت و تەواو پارەی لێ خۆت بۆ پارەش بۆ شتنی قسە قۆڕمەکە بۆ من کاکە خۆ ژن ئەوە ئەحمەق نییە سعدی پیرەی خۆش بێ جا عەزیزان خۆشێ بەر بابەتەکە لانێن خۆشەویستانی من ئەمە ڕاستیەکەیەتی بۆ هەموو ئەم ئەوانشی کە کۆمەڵە قسەیان وت کاکە وەڵڵای نوێژوان سەفا قسەی وای نەکردەوە فەیدی عەبدولقار بڵێ چۆن من لە هاو نازا ئەوە کەی بەحسە کاکە من بە دوو دیار جوابم مایەوە چووم لە کتێبەکەی فەیدی عەبدولقارە لاپەڕەیەکم هێنا ڕۆژێک بڵاوم کردەوە وتم ئەوە تا فەیدی عەبدولقار خۆی ئەڵێ نوێژوان سەفا شێکە لە پێکهێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە ئەوەی پێرێوتی درۆکە سەری لەبەریە بەڵام دیفاع لەوە مەکەن بەڕات چونکە شانازی نییە بۆ نەوشوا مستەفا کە یەکێک بوو بێ لە پێکهێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە عەیبە ئەمە شەرمەزاریە بۆ نەوشوا مستەفا کە بەشداری دەما کردووە بەڕاستی بۆ هەر حەوتەکەیان شەرمەزاریە بەڕاستی تەو بەداخەوە هەچە لەو حەوتەشە یەک دوو پیاوی زۆر جوانی تەیە کە بەشدار بوون لێکی تێ و دزی و جەدەیشیان نەکردو حرمەتم بۆ دوانە هەیە بەڵام بەهەرحاڵ ئەمەشی تێکەتانە لەبەرەوە ئەو قسانە بۆ من مەکە بەخوا ڕێک وایە وەخوا براوایە کێ سعدی پیرە خۆی خۆشن کردنەوە باوە قەی ناشن بچ ئارام محمەی خۆش بێ بەهەرحاڵ سعدی پیرە بۆچی کاکە و خەڵکو کردنیژن سعدی پیرە خۆش بێ چۆنە بێ کاکە کوێی خۆشەوی کوێی کوێی خۆشەوێ زەحمەت نەبێ ئەخلاقەکەی کۆنە بەعسیەتیەکەی فایلەکەی سەدەبی بەعسی ئاخر کوێی خۆشەوێ زەحمەت نەبێ کوێی ئازایەتیەکەی هیچ کە عەیبە کاکە بەرحاڵ من کاتان ناگرم خۆشەویستان لەوە زیاتر تەنها ئەوە نەئەڵێم مێژووی کۆمەڵە مێژووی یەکێتی لەگەڵ حورمەتمە بۆ هەموو شەهیدەکان بۆ ئەوە باشە خەڵک میزی پێ بکات جێگەی شانازی نییە بەڵکو جێگەی شەرمەزاریە مەلا بەختیار فەیدی عەبدولقار هەموو ئەوانەی کە ناو کۆمەڵە یەکێتیا بوون شەرمەزار بن بۆ خۆتانەوە بۆ حیزبتان عیماد ئەحمەدی ساختەشی دز و قومارچی ئەوە ئەویش هەموویان بە قورئان شەریفیان تیانی بەخوا یەکەیەکە ناو بڵێن بزانین یەک شەریفیان تایە
هەموو کۆمەڵەکان بڵێنەکە یەکە زەحمە دەبێت بۆم بنووسن خۆشەویستان هەرچی سەرانی کۆمەڵە هەیە بۆم بنووسن بزانم یەک شەریفی تایە خاتیانی تا هەرە محتەرەمەکان مەلا بەختیارە دوتۆ بەرهەم لووسە عەزیزان لە ژیانتانە قەناعەتان بە پیاوی لووز نەبێت پیاو بێ پیاو بێ من دەجا پێم وتم بۆ بەرهەم ساڵح ئەمەشم دەجاوتووە بەرهەم ساڵح پیاوێکی لووز بووە لە مناڵی و هەتاوەکو ئێستا لە ژیانتانە متماتان بە پیاوی لووز نەبێت باشە پیاوی لووز ئەها لووسکە لە ئافرەت بچێت لە ژن بچێتەوە ژن و پیاو بێ پیاو بێ بەڕاستی پیاو بێت داربەڕوو بچێت لەبەرەوە لە ژیانتانە قەناعەتان بە پیاوی لووسکەلە دەبێت ناویشێم ئەم کابرایە بەرهەم ساڵح پیاوێکی لووسکەلە بووە لە ژیانتانە متمانی پێ مەکەن هەر ئەوەیە فێ ئەو بەرهەم ساڵحە خێر بۆ کەس نەهاتەوە بۆ کەس هەراوەڵە بەس دزی پارە منی تێ بەخواتان ئەسپێرم یەکێتیەکەتان ئەمە یەکێتیەکەتانە کە ئێستا هەیە لە شانازی بە چیەوەکەن ئەمە یەکێتیەکەتانە پاڤێڵ و قوباد و شاناز و ئەم بابەتانە ئیتی کوێ شانازیە ئێوە دەدانیشن باسمان بۆ کە وڵا کاکە نازانمەوە چی ئەسەنان بایزی گەڕ و گول عومەری سەیعەلیش پێم وایە کۆمەڵە بۆ نازانیش بەشێ بۆ لە کۆمەڵە عومەری سەیعەلیش ئەو تەکەی بینی هەراوە عومەری سەیعەلی پیاوێکی باشە ڕاستیە کە عومەر وەکو خۆی وەکو پیاوێکی باشە بەڵام عومەری سەیعەلی سیاسێکی باش نییە ئەگەر عومەر بەڕاستی پیاوێکی خراپ نییە عومەری سەیعەلی پیاو ڕاست بەڕات یعنی ئەگەر ئینسان قسە بۆ دسکا عومەری سەیعەلی پیاوێکی خراپ نییە وەکو ئەخلاقی کۆمەڵایەتی وەکو ئەخلاقی مەسائلی گەندەڵی و دزی و فڵان و فیسارە عومەری سەیعەلی تاقەتی ئۆشتایی نەبووە بەڵام عومەری سەیعەلی سیاسیەکی خراپە يعني كعمر بعمل السياسة نايا كعمر دبوه هلا الزو كمسؤول مالباب دانش تاعي خليك يجاني خوي ويا براسي باش تنشد كعمر اول حقته انا قبل قد نعم دودو شاوتي كلاو كمو بلم او انا بابتا لا ولا بلا عميسي علي او انه ديك باخواتن اسبيرم عزيزان خواتن لقل كنا حمي حاجي محمود وسيدي عزيزا اخر الله ارى محمد قساك حتى حمي حاجي محمود كسي او داماوه والله من بويا المانيا قبوله تيبكي والم بابتنا لبريكا كردكاني تيايا و 50000 تيايا و ماني 50 لانه بو كردستان والله لا برازيل دو كردي تيايا جيران او دو كرد باش متديك ينفش حمي حاجي محمود باش كم دزيان كدبي باش كم بيايا كشتي دو كرد كدو جيران دوای ئەوەش ئەڵمانیا 100,000 کوردی لێ یەکاکە چی بکەین کە هیندی نییە بەرازیل لێ نییە بنمون حاکم قاریش بەشی خۆی بردو خەمتان نەبێت کاکە حاکم قاریش کاتی خۆی مدیری شارەوانی بوو وەلو ئەو سەردەمەی کە حاکم قار ماوەی وەزان پارێزگار بوو مدیری شارەوانی بوو یا مدیری ئاسایش بوو ئێشتا کۆمەڵگە ئێمە باشتر بوو بەڕاستی خۆشەویستان ئەو کاتە کە ئێمە پەلاماری حاکم قارمانە ئەوە هێشتا ئەو کاتە باشتر بوو بەڵام ئێش بەشی خۆی بردو خەمتان نەبێت پێویست بۆ کاکە عەجەتە خۆتان عەجەت مێندێ خواتان لەگەڵ خۆشەویستان حرمەتێکی زۆرم بۆتان هەیە باوەتان بە فڕۆفیشاڵی فەریدون و مەلا بەختیار و ئەوە نەبێت مێژووی یەکێتی و کۆمەڵە و پارتی و ئەمانە میسی پیاکەن خواتان لەگەڵ سەرچە